ئەو کاتتان باش بینەرانی ئازیزی کوردستان 24 لە هەرکوێیەکەن سڵاوی خی گەورەتان لێبێت. کامەرانم لە بەرنمەیەک نوێی هاوڕێی تەمەن پێتان شاد دەبم. ڕاستیەکی زانستی هەیە دەڵێت کۆرپەلە لە مانگی چوارەمەوە لە پزدانی دایکی دەست بە فێربوون دەکات و ئەم پرۆسەیە هەتا مردن بەردەوام دەبێت. پرۆسەیەک کە تیایدا مامۆستا بەردی بناغە و ڕێنی شاندەر و ڕابەریەتی. خۆشحاڵم ئەم شەو میوانداری کۆمەڵە مامۆستایەکی دێرینی شاری هەولێر دەکەم تا بەیەکەوە وەک قوتابی لە دیار تەختەی یادەوەریەکان دابنیشین. سەرەتا بە خێراتنی میوانان دەکەم مامۆستایان بەخێر بن. مامۆستا شکریە دێوانە، مامۆستا حاجی محێدین، مامۆستا مەغدید حاجی، مامۆستا شێخ ئومێد بەرزنجی بەخێراتن. شێخ کاتی باسی پەروەردە دەکرێت لە هەولێر ئەربیل ئولا، ناوی ئەربیل ئولا دێ، دەتانین لەوێ ڕادەست پێ بکەین؟ بێگومان سەرەتا سوپاس بۆ دیدارە جوانە ئەم شوێنە جوانەی کە ئەمڕۆ تۆماری ئەم بەرنامەیە دەکەین. ئەربیل ئولا وەک پێداویستێکی زۆر سەرەکی لە بیستەکانی سەدەی ڕابردوو کاتێک ژمارەی دانیشتوان زیاد دەبێ، بێگومان لەسەر ئەو قەڵاتە ژیان هەبووە و هەولێر بریتی بوو لە تەنها قەڵا کە ژمارەی دانیشتوان زیاد دەبێ، خەڵکەکە هەز دەکەن پێویستیان بە ئەوە هەیە باڵەخانەیەکی فەرمیان هەبێ، نەکەر قوتابخانە لە ناو ماڵێک و لە ناو چەند خانوویەکی بچووکدا بێ. بۆیە داوا بە فەرمی داوا لە مەلیک فەیسەڵی یەکەم دەکەن لە بیستەکانی سەدەی ڕابردوو کە باڵەخانەیەکی فەرمیان هەبێ. وەک باز دەکرێت بنەماڵەکەی ئەحمەد ناجی خوا لێ خۆشوش باسی دەکەن، نامەیەک لە ڕێگەی مامۆستا ئەحمەد ناجی کە یەکێک بووە لە بەڕێوەبەرەکانی ئەو سەردەما ئاراستەی مەلیک فەیسەڵ دەکرێت. بە خۆشحاڵیەوە ئەو شوێنێک کە ئێستا بۆتە مۆزەخانە دەبێتە یەکەم باڵەخانەی قوتابخانە لە شاری هەولێر. ساڵی 1928 دەرگای واڵا دەکرێت. قوتابیان خەڵکی هەولێر شاری هەولێر زۆر دڵخۆش دەبن بەو باڵەخانە جوانە و دەست دەکرێت بە پرۆسەی پەروەردە و فێرکردن لە شاری هەولێر بە ناوی ئەربیل ئولا. بۆیە پێویستێک بووە لەو سەردەما لە سەردەمەکە و بۆتە مایە خۆشحاڵی هەمووی. یا شێخ بە پێی معلومات هەیە ژمارە قوتابیەکان چەند بووە؟ یعنی ئەو هەیە کە لە دەستپێک بەپێی ئەو تۆمارانەی کە لای ئێمە هەیە پێدەچێت چونکە تۆمارەکان هەر هەمووشیان نەماون بەداخەوە، بەڵام بەپێی تۆمارەکان و نزیکەی دەتوانین بڵین لەگەڵکردنەوەی دەرگای ئەربیل ئولا نزیکەی 150 بۆ 200 قوتابی هەبووە لەو کاتە کە لە خانوویەک جێ نەبووەوە. بۆیە لە قوتابخانە 13 هۆبە یەکە 13 هۆبە بووە پۆل بووە، لەوێ شوێنیان بۆتەوە دڵخۆش بووین. بێگومان هەمووشی نێری نەبووینە؟ بەڵێ قوتابخانە تایبەت بۆ بە قوڕان قوتابخانەی کچان لەسەر قەڵا بووە کە ڕەنگە مامۆستا شکوریە بۆتان باز بکە کە قوتابی دێرینی ئێرە بووە. بەڵێ مامۆستا مەغدید ئەوە باسی ئەربیل ئولامان کرد، بەڵام پرۆسەی پەروەردە لە هەولێر لەوە گەورەترە. بێگومان پرۆسەی پەروەردە لە هەولێر لەوە گەورەترە، بەڵام بناغەکەی سەرەتاکەی بە ئەربیل ئولا و ئەربیل سانیە دەست پێ دەکەن. ئەربیل ئولا هەروەکو مامۆستا باسی کرد کە بینایەکەی لە بۆ دروستکرا ئەوجا ئەو کاتی دەڵێن لەسەر ڕێ کەرکوچێ بوو، چونکە ئەو کاتی تقریبەن ئەوێ ئەو شوێنەی ئێستا مۆزەخانە ئەرشیف پەروەردەی کە ئەربیل ئولای لێ بووە ئەوە سەرڕێ کەرکوک بووە، یان لەوێ داخلی کەرکوک دەبووین، داخلی شار دەبووین. ئەربیل سانیەش لە سەرڕێ مووسڵ بووە لە نزیک بینای پارێزگای ئێستاکە. ئەوەل بەو دوو قوتابخانەیە تەنانەت سەرچاوەکان باستەوە دەکەن. مامۆستا شێخ خاڵس لە کتێبی بیرەوەریەکانی باستەوە دەکا کە خوێندن لە سیەکان خوێندن لە ئەربیل ئولا هەتا پۆلی چوارەم بە کوردی بووە، بەڵام لە ئەربیل سانیە بە عەرەبی بووە. خەڵکی شار خەڵکی ناوشار زیاتر منداڵەکانیان دەناردە سانیە و دەوروبەری هەولێریش کوردەواریەکە زیاتر دەیاناردە ئەربیل ئولا کە بە کوردی بخوێنن. ئەویش هەر کوڕ بووە ببوورە مامۆستا؟ بەڵێ ئەوانشە نێری نەبووینە کوڕ بووین؟ بەڵێ ئەوە بەڵێەوە سەرەتاکەیە ئەو دوو قوتابخانەی هەردووچانی کوڕان بووە. ئەوجا دوایە قوتابخانێک چان دەکرێتەوە و پرۆسەی پەروەردە لە هەولێر پەرەدەسێنێت. هەولێر لە پەنجاکان و لە شەستەکان و لە حەفتاکان و ئیتر بەردەوام لە پرۆسەی پەروەردە لە هەولێر لە پێشکەوتندا بووە، لە پەرەسەندندا بووە، چونکە لە کاتی خۆی تەنانەت لە سەردەمی پاشایەتی
لە قوتابخانە جگە لە خوێندن جگە لە پرۆسی پەروەردە خواردنیشان دەدایە قوتابیان ئەوەش هۆکارێک بوو هاندەرێک بوو لە بۆ ئەوەی منداڵ بنێرنە قوتابخانە و منداڵ بەردەوام بی لە خوێندن. وابزان مامۆستا لەسەر پێشنیازی مەلیکە عالیە بوو کە شیریان دەدانێ و شتیوان دەدان. بڵێ بڵێ ئەوە لە هەموو عێراق بڵێ ئەوە هەبوو لێرەش من بخۆم لە مامۆستایان لە مامۆستای منن لەوە شارەزانەکەەوە لە زوێکەوە ئەو سیستەمە هەبووە تا هشتا دوو بەردەوام بوو عێراقیران نەما. بڵێ ئەوە یعنی هاوکاری و یارمەتی دەرەکی باش بوو بە تایبەتی لە بۆ گەڕەکی ینی لە بۆ منداڵی هەژار و خەڵکی هەژار لە بۆ منداڵەکانیان. دەستۆش مامۆستا دەگەڕێنەوە مامۆستا حاجی بینە سەر کۆیە باسێک لە دەستپێکی خوێندن لە کۆیە و پەروەردە بزاوی پەروەردە. پێشەکی زۆر سپاسان دەکەم و سپاسی بینەرانی خۆشەویستیش دەکەم بەنسبەت شاری کۆیە هەندێ لە ڕووی پەروەردەیەوە لەوانەیە گەلک کەس گەلک هەندێک شت شاراوەیە نەزانن پێم خۆشە بۆیان باس بکەم. خورشیدە فەندی یەکەم قایمقامی کۆیە لە ساری 1970 خانی خۆی تەبەڕوع کرد لە بۆ مەکتەبێ لە گەڕەکی بەفریقەندی یەکەم مەکتەبی کردەوە بە ناوی ئیتیحاد و تەرەقی مەدرسە سی. دوای ئەو قوتابخانەیە پاشی چەند ساڵێکی ناویە لەنا تەعالی کۆی سنجاق یەکەم مدیری ئەو قوتابخانەیەش مەلا ڕەسوولی مەلا مەحموودی بێتوشی بوو. دوای ئەو قوتابخانە لە ساری 1920 ناویە لەنا قوتابخانەی کۆی سنجاق الئولا یەکەم مدیریشی مامۆستا عەبدوڕەحمان شەرەف بوو هەزار ڕەحمەتی لێ بی. لە دوای عەبدوڕەحمان شەرەف عەبدولخالق قوتب بۆ مدیری ئەو قوتابخانەیە. لە دوای عەبدولخالق قوتب مامۆستا جەلال حەوێز هەزار ڕەحمەتی لێ بی بۆ مدیری ئەم قوتابخانەیە. لە بەروی قوتابخانەکە زۆر قوتابی گەلک زۆر بوون قوتابخانەشیان کردەوە لە 15 دەی 1923 ئەو قوتابخانەیە ناویە لەنا مەدرسەی ثانیە. مەدرسەی ثانیەش ئەوەش ئەسعەداغی غەفوری خانەکەی خۆی تەبەڕوع کرد لە بۆ ئەو قوتابخانەیە. دوای ئەو قوتابخانەیە قوتابیەکانی گەلک زۆر بوو چوونە قوتابخانەی خوالێ خۆش بوو حەمەشین. ئەمە قوتابیەک بووم لەو مەکتەبی ثانیە کە پێیان دەگۆ مەکتەبی ثانیە لە قوتابخانەی لە بینایی حەمەشینی. مامۆستا دێنە لای بەڕێزت باس بێجگە لە مەکتەبی کچان باس لە بزاوی پەروەردەیی لە ڕەواندز دەکەین. ڕواندز بەڕاستی شارێکی دێرینە هەروەکو زاندرایە بەس قەزیەی قوتابخانەی بەنسبەت کوڕان باشتر بوو لە کچان. ئی کوڕان لە 1922-23 کوڕان بەس هەتاوا بزانم بەعزە مامۆستاشیان مەلا بووینە. پاشیوی لە 1933 کچان کرایتەوە مەکتەبی کچان. بڵێن مەکتەبەکی کوڕان و مەکتەبەکی کچانی لێبوو ئەوە بەردەوام بوو هەتا تقریبەن 51 لە 51 متەوەستەکی مختەڵەت کراوە کە ئەمن لەگەر کوڕانم خوێندیە لەوێ. مامۆستا پێشی 51 پێش 51 ئەوانە بەس ئیبتیدایی بوون وەنیا سەرەتایی بوون کچەکان کە سەرەتاییان تەواو دەکردەوە. ئەوجا لێرە باسەکی یعنی واقعی بکەم کە حرام بوو کچ بخینی. طبعا لە ڕوانزە و هەموو یعنی دەبەرەکانی ئەمن یەکەم کچ بووم کە گەیشتمە پۆلی 6 سەرەتایی توانیم پەرە بە خوێندن بدەم لەبەرەوەی یعنی خێزانەکەم پێشکەوتوو بوو هوشیار بوون و بەڵام کە متەوەستە لە ڕوانزێ نەبوو داکەم بەوەی بە حکومی خزمی لە هەولێری هەبوو هاتمە ماری پلکم وابزام ئەوە مەکتەبەکە بوو کە ئەمن لێم خوێندیە ئەو بینە یعنی وا دێتە بەرچاوم لە ساڵی برێم 49 لێرە دوو مامۆستای فەڵەستینیمان هەبوون. ئەمیر لەو مەکتەبەم خوێندیە دوو دەوام بووین دەوامە کە تا سعات 12 دەچوینەوە مارێ دەهاتین و سعات 2 دەوامەکی دیمان دەکرد هەتا سعات 4. هەمووش کچ بوون هەموو هەردوو کچ بووین. لە سەفی چەند لۆ چەند بوو مامۆستا؟ بداية صفي إيك بو صفي دوش بو إنجا طبعا بو متوسطك بس صنفي دو لخاني محمود علافي لتيراوي لبي خيندم
لوين داري مكتب خاني بو يعني نك برين بناء مكتب وشتي بو لوي بو مكتبي كتاني متوسطة ما مستوزان متوسطة صف بينز بو نبو؟ لا حتى سيبو باشي دو صار دبوا ثانوي شش نبو بينز بو لا بينز زماني من بينز بو بله بله مامۆستا حاجی دێنەوە کەم بەڕێزت ئێستا وەچی مامۆستا باسی کرد فەڵەستینی بوون مامۆستایەکان یعنی پەروەردکارەکان زیاتر خەڵکی دەرێ بوون یان چۆن بوو یان بەخۆشمان هەمان بوو طبعا ئەمە لە کۆیە مامۆستای مەسیحیشمان هەبوو مامۆستای جوولەکەشمان هەبوو دەرسیان پێدەگوتین یەک لە مامۆستایەکان ناوی دانیال بوو بیرکاری دەگوتەوە مامۆستایەکی زۆر زیرەک بوو دەمێ ئەوەش باس بکەم لە 1924 نەجیبەخانی مەلای گەورە چوە قوتابخانەی باوکی ناردیە مەکتەبێ لەگەر قورآن لەگەر قورآانی داناو لە مەکتەبێ خوندید و هەتا پۆلی پێنجی سەرەتایی خوند دوای هەندە لێ هاتوو زیرەک بوو میلا کوشتیوانە بوو مەکتەبەکەی بەڕێوە دەبر ئەو نەجیبەخانە هەزار ڕەحمەتی لێبی دوای لە ساری 1937 ناوەندی کراوە لە کۆیە ناوەندی کراوە لە کۆیە و لە ساری 1959 متەوەستە کراوە دوا ناوەندی کراوە سوڕەیاخان کچی مەلای گەورە بووە بەڕێوەبەری قوتابخانەکەی و قوتابخانە ئێستا ماشەڵڵا بەردەوامن و ڕێژەیەکی یەکجار زۆر قوتابی لە قوتابخانەکان دەوام دەکەن و بە پلەی بەرز هەموو ساڵی دەردەچن و ئەمە سوپاسی بەڕێوەبەرایەتی شتی پەروەردەی هەولێر دەکەم ومێت دەکەم لۆی ناوی ئەو پیاوە گەورە بزر نەبیتن خورشیدە فەندی یەک لە قوتابخانەکانی کۆیە ناولێن هەیە قوتابخانەی خورشیدە فەندی دەستوچی لە ساری 1970ەوە قوتابخانەی کریتەوە و خانی خۆشی بەخشیە دەستخۆش مامۆستا مەغدی دێنەوە سەر هەمان سەر ڕۆلی پەروەردکاران کە بەڕێزت باست کرد لە بزاوی لە هەولێرە و لە ئولا و ثانیە و شتووە مامۆستایەکان کورد بوون جوو بوون عەرەب بوون یان خەڵکی چ ناوچەیەک بوون زۆربەی مامۆستایەکان بێگومان لە مێژووی هەولێر بەشێک لە مامۆستایەکان لە کاتی خۆی مامۆستای جووش هەبوو لە هەولێر لە قوتابخانەکان دەرسیان گوتەوە بەشێک لە مامۆستایەکان کریستیان بووینە بە تایبەتی برا کریستیانەکانی عەنکاوە ئەوان زوو خوێندنیان یعنی حەزیان لە خوێندن بوو و دەبوونە مامۆستا و یعنی زۆر مامۆستای ناوداریان هەڵکەوت و لە قوتابخانەکانی هەولێر دەرسیان دەگوتەوە بێزگە لە کورد و لە شەستەکان و هەفتایەکانیش لە چوارچیوەی یعنی حکومەتی ناوەندی عێراق مامۆستای عەرەبی ڕەوانەی شارەکانی کوردستان دەکرد ئەوجە مەبەستی سیاسیشی هەبوو لە ناردنی مامۆستای عەرەب لە بۆ قوتابخانەکان ئەوە تقریبا توان بڵێم لە 59 لە 61ەوە لە 62 دەستی پێکرد بەشێک لە مامۆستایەکانیش عەرەب بوون کە لە قوتابخانەکان هەولێر دەرسیان دەگوتەوە بەس ئەمن پێم خۆش بوو کا کامەران ئاماژە لە بۆ مێژووی خوێندن بکەم لە هەولێر لە دێر زەمانە چکو ئەو هەولێر ئێستا ئەو قەڵاتە ئەو شوێنێ ئەمە لێ دانیشتینە هەر لە سەردەمی یعنی ئەگەر زۆر لۆ مێژووی کۆنتر نەڕۆین لە کۆتاییەکانی سەردەمی عەباسی لە سەردەمی سوڵتان مزەفەرەدینی کۆکبەری ئیبن مستەوفی یەک لە مامۆستا ناودارەکانی هەولێر بووە لە قوتابخانەکانی قەڵا دەرسی گوتیتەوە ئیبن خەلەکان لە هەولێر خوێندوێتی زۆر لە ناودارەکانی دیکە لە قوتابخانەکانی قەڵا خوێندویانە یعنی ئەو کات پرۆسەی خوێندن پرۆسەی زانست لە هەولێر زۆر پێشکەوتوو بووە بە تایبەتی لە سەردەمی سوڵتان مزەفەرەدین کۆکبەری کە ماوەی زیاتر لە 40 ساڵ حکومڕانی هەولێر بووە قۆناغەکی دیکە کە خزمەتی پرۆسەی خوێندن و زانستی کردیە لە هەولێر کە بنەماڵەی مەلا ئەفەندی هاتینە هەولێر دەتوان بڵێم 500 ساڵ پێشی ئێستا کە ئەوانە لە ڕۆژهەڵاتەوە لە سەردەمی شا ئیسماعیلی سەفەوی کە سیاسەتێکی مەزهەبی پەیڕەو کردیە لە چوارچوەی دەوڵەتی ئێران ئەو کات کە تازە دەوڵەتی سەفەوی دامەزراوە ئەوانە نەیانتوانیەوە لەوێن دەرێ لە ژێر سایەی دەوڵەتی سەفەوی ئیدارە بکەن هاتینە قەڵای هەولێر یعنی یەکەم مەلا ئەبوبەکری ئەفەندی چوار ئەبوبەکر لەو هەولێرەی لەو قەڵاتەی خزمەتی زانستیان کرد یەکەمینیان 500 ساڵ پێش ئێستا کە بووە مەلای گچکە مەلا ئەفەندی ئەوەی ئەمە بڵێن بەڵێ کۆتاییەکان لە سەدەی 20ەم ئەوە چوارەمینیان بووە ئەو بنەماڵەیە تا ڕەشاد موفتیە تا
ڕەشاد مفتی کە ئەویش هەر لەو سەربە و بنەماڵەیە زۆر خزمەتی خوێندن و زانستیان کردیە لە هەولێر. دەستخۆش مامۆستا لە هەمان سوگەی قسەکانی مامۆستامە دێمەوەکەم بەڕێزت باسی لەوەی کرد کە لە هەولێر هەم پەروەردکار هەم قوتابی زۆربەی ینی ڕوویەکی جوانی پێکەوە ژیانیان نمایش کرێت کە تا ئێستا بەردەوامە کە زۆریان لەوانە زۆر ناودار بووینەوە چ دانیال قەساب و وەکو خەڵکەچی چ تێ بەرامبەر هەولێر شاری پێکەوە ژیان بووە لە کۆنەوە هەر دروستبوونی هەولێر وا بووە بۆیە دەبینین هەم خەڵکەکەی بەگشتی هەم قوتابخانەی ئەربیل ئولا ئەو ڕووە جوانەی و تا ئێستاش پێوە دیارە هەولێر یعنی ئەمە بیرمان نەچێ هەردوێنێ بۆ خەڵکی ناوەڕاست و باشووری عێراق کە وەزعی سیاسی و باری تەناهیان تێکچوو ڕویان لە هەولێر کرد بۆ ئێستاش لەگەڵمان دادەنیشن لەگەڵمان دەژین بۆیە ئەو کاتە مامۆستاکان و قوتابیەکان بریتی بووینە لە کۆمەڵێک لە ئاین و ئاینزاکان و نەتەوە جیاوازەکان وەکو باس کرد بەڕێستان دانیال قەساب یەکێک بووە لە مامۆستا هەرە گەورەکانی شێوەکاری یەکێک لەوێنە شێشە زۆر گەورەکان بۆ دانیال قەساب ڕەنگە هەندێک تایبەتمەندی هەبووە تا ئێستا باس نەکراوە دانیال قەساب جگە لەوەی کە مامۆستا وێنە کێش بووە ئەو کاتە لە سینەما با بڵێن کە ڕێکلامیان کردووە بە وێنەیەک بووە وێنەیەک بەکار هاتووە بەڵێ وێنەیەک بەکار هاتووە کە ئەوم فلیمە لە نواندنی فلانە و لە دەرهێنا دانیال قەساب بەشێکی زۆر لە فلامەکان کە لە بەغدا عرض دەکرا ئەو وێنەکەی دەچێشە و بۆتە قوتابخانەیەک بۆ هونەری شێوەکاری لە شاری هەولێر کە زۆربەی زۆری مامۆستاکان لە دوای ئەو لەسەردەستی ئەو با بڵێن فێری وێنە کێشان بووینە منیر سەعاتی یاخود مامۆستا منیر کە مامۆستایەکی عەرەب بووە قوتابیانی فێری سرودی کوردی کردووە یعنی تەسەوڕی ئەوە بکە بەخۆی و عودەکەی قوتابیانی فێری سرودی کوردی کردووە پێکەوەژیانێکی یەکجار جوان هەبووە تەنانەت کاکە کامەران لە سزلی قەیدی عام نووسراوە با بڵێ ناوێک نووسراوە ئەدیانە نووسراوە یەهودی ئەلقەومیە کوردیە یعنی نەتەوەی خۆی بە کورد داناوە کەواتە پێکەوەژیان هێندە ڕۆچووە لەسەر ئاستی قوتابخانە و لەسەر ئاستی مامۆستاکان و لەسەر ئاستی خێزانەکان تەنانەت ئەو گەڕەکانە و ڕەنگە لەو قەڵایەت جیرانێکی یەهودی و جیرانێکی با بڵێن جوولەکە و جیرانێکی مسلمان بەیەکە و بینە بێ ئەوەی کێشا بوو بێ ڕۆژێک لە ڕۆژان پێکەوەژیانەکە زۆر جوان بۆ لەسەر ئەوەستە و تا ئێستا زۆر مەمنون مامۆستا دێمەکەم بەڕێزت کاتی کە بووە مامۆستا لە دەڤەری سۆران وەکو یەکەم ئافرەت یەکەم ڕۆژی دەوام پێشوازی خەڵکەکەی چۆن بوو؟ والله تبعي وكباسم كد خيندن أما الابتدائي يعني قتابية كان لوانا دقينا تارو بيندو أوانا دهاتنا دالي لبروي يعني دابون اليوتيوب بعضا يعني أوي آيني يعني صوت ديقو خيندن لو كسان حرامة كذبي لما بكوت مالي وتيديكا كلو قرانش حرام بس كل باشتر بون حرامك كم ترو بالي امان طبعا لصنفي شش تنيا كذبوم لبولي شش دانشتبوم لجورة كتكا اول ذاكتي معاون وقائم قامم لقربو اوانش قائم قام عربو مع معاون شرطة كش كركوتشيبو أوان نقلبون ما هو بتاني من امتحاني شسم داوة تنيا كسم للروانز وهمو دفركاني كأمن بتوانم فربخيندن بدن بما هوليري أو زمان مستوى عفوا كبويا ما مستوى تشوي وابي خلقك طبيعي باشان بريم المتوسط كلا ولا القرآن مكخيندو تواب بوتوما بغداد بأمري شازدة ساري أمنتوما بغداد وكو انتفاضة لروانزي كودبي كسك بأمري شازدة ساري بست بغداد أو وقتي بشرها بوهوليري نديدبو واو كقرامة بنداوشش داوام كت لروانزي تعيين بم لا دوي دي بنداوشش أمرم درتو ساري دي بنداوشش دوامم كرت كم روجي دوام تكون كم مع مصطفى طبعا لهم دفركات تحوليري شقلا وروان وفلان اللي بين دي اما ما مصطفى كان عرب طبعا اما الابتدائي مديرش مع عرب ومصلاوي بو ما مصطفى شي هوليري قراتي بو بستي صابر لقر حاني بويا عنكاوي بو لبين ابتدائي انجليزي بيداغوتي عفوا أمنك طبعا هاتمو بماما مستاو اشتكى يعني إثبات بوكا خندن سودي هي أو وقتش أمن
راتبم 30 دينار وەردەگرت کە دەیکرد 30 مسقال زێر ئەو ئەو وەختی ئەوە یعنی گەلک زۆرە عائیلەی بێ بەڕێوە دەچێت خەرکەکە ئەوجا ئەمنیش بە حکمی وێ خەچی شارەکەی بووم زوو داکەکان و بابەکان و حالم دەدان دەمگۆ ئەمن ئەوە بزانە خیندم هاتمەوە زوو داخوازی نەدەهات هیچ بەرام بێنیە هەروەکو خۆم زوو داخوازی ئەوجا ما بەس پاشی 5 ساڵی ئەوجا 3 ئافرەتوانی بچی لێرە وابدام لە هەولێرە تەواویان کرد 58 کراوە لێرە مەعادی یعنی خانە ناوەکانت لەبیرە؟ بەڵێ نەدی ئەوە گولیزار مستەفا مەزهەر بەڵێ فەخری ئیسماعیل لەگەر گولیزار نەسرین نەجیبە محەممەد ئەمین نەسرین بخشتی دکتۆر مەزەری عەلی ئەمین ئەو سێ مامۆستایە پاشی 5 ساڵی ئەوجا ئەوانە بوونە مامۆستا لە ڕوانزێ ئێستاش ماشەڵڵا زۆر ئەمن پێم خۆشە کە ئەمن وەچی برێ ئەوجا وەختی خۆی کە ئەمن ویستم بچمە خانەی مامۆستایان دەبا کەفالەتمە کرا بە بابم کەفالەتی کردبە 300 دینار لەبەر ئەوەی داخلی ئەمە لەوێ لە داخلی بووی بابم گوتی ئەمن ناکەم کەفالەتی لەبەرەوەی زۆر عالم لۆمەم دەکا دەرن عائلەت وەچی گۆکو کچی دەنێتە بەغدایە یعنی معقولە بە ساقی بێتەوە بەها چێ کەفالەتی کردی مامۆستا چێ کەفالەتی کردی؟ وەڵا دەی ئاخیری حاکمەکە حاکم ئەوە بوو لە یعقوبی گوتی ئەگەر بابت نەکە ئەمن دەبمە کەفیل مادام ئەتوو بتوانی کچەک ئەو داکم زۆر یعنی طبعا داکم هەندێرم بوو لە دوو باب مینار گوتی لۆ نابیە کەفیلی گوتی کاکە لۆمەی عالەمی لە عەزابی قەبری لا خۆشترە من خەرک لۆمەم دەکا گوتی کاکە ڕۆژێک دادێ یعنی فەزڵەکی گەورە دەکەویتە سەر عائیلەی گۆ کە ئەنگۆ یعنی ڕێیەکەی خۆشەکەن ڕەچەشکێن بوون هاتن ئەو بەسەڵەکەی دەشتێنن وەڵا ئەو وەختی بابم بووە کەفیلم و چوومە بەغدایە و هاتمەوە پاشیویش ئەوجا یعنی دەستخۆش مامۆستا حاجی یادەوەری خۆشت چ هەیە لە یادەوەری خۆش زۆرە طبعا من ئەوەل تەعینم لە گۆمەشینێ بوو 5 دەی 1950 فەراشێکمان تەعین کرد ناوی کاک حەمەدەمین بوو هەزار ڕەحمەتی لێبی وتم کاک حەمەدەمین بڕۆ لە گۆمەشینێ بانگرا بێرە برێ ئەوە مەکتەب دەکرێتەوە لێرە سبێنێ تەڵەبەکان بێن ئەوی خۆی ناونووس دەکات بێن لە بۆ سبێنێ ئەمن چووم ماشەڵڵا بینایە کەسمان دیاری کردبوو تەبڕعیان کردبوو ئاهلی گۆمەشینێ زۆر سپاسی ئاهلی گۆمەشینە دەکەم بەڕاستی زۆر دڵسۆزن بەڕاستی زۆر بەتەنگ خوێندن و خوێندەوارینە بۆیە تا ئێستا زۆر دکتۆرا و تۆب و حتا تەیاریان هەیە ئاهلی گۆمەشینێ تابان ئەمن لە 5 دەی 50 چوومەوێ تەڵەبەکان هەموو هاتن ناومان نووسین 15 کچ بوون ئێوارێکە دانیشتم لە هۆدەکەی خۆم تەماشام کرد خەڵک هەروە دێن تقریبا ژمارەش یەکجار جێنەما خەڵک لێ دانیشی هەر یەکەش قاپە ماسەی پێبوو قاپە ماسەشی نابوو هەموو دایان نابوو لە کە چوومە دەرێ ئەو هەموو قاپە ماستە گوتم با بە مخۆسە لازم نییە یەک قاپ ماستم بەسە ئەوان دیکە ببنەوە یعنی خەڵکەکە زۆر بەتەنگ خوێندنەوە داهات زۆر خۆش بوون و لە بۆ سبێنێ خوێندنی نێژینە خوێندەوارشم بۆ کردنەوە لەوێش تقریبا 30 تەڵەبەم تەزدیل کرد پیاو هەفتەی پێچوو لە مەکتەبێ عیزدین فەیزی هەزار ڕەحمەتی لێبی لەگە دکتۆر فەخری دەباغی هاتنە گۆمەشینێ تەماشای مەکتەبەکەیان کرد مەکتەبەکی ڕێک و پێک و تەڵەبەشی زۆر و تقریبا 75 تەڵەبە بوون گوتم ئەو شۆن دەبی بمینێنەوە مفاجعەک هەیە بیبینن گوتیان دەمینێنەوە مانەوە لە مەکتەبێ لەکرە من مانەوە ئەداکەم لەگە خۆم بڕبوو لۆکسیشم بڕبوو بە فەراشەکەم گوتم ئەو لۆکسی بە مەکتەبێ سەفەکەی حازرکە هەتا ئێستاکانە ئەمە دێن وڵات چوو سەفەکەی حازر 30 تەڵەبێ پیاو لە سەر ڕەحلەکان دانیش بوون و لەگەر مامۆستا عیزدین فەیزی و لەگەر دکتۆر فەخری دەباغی و گوتم با بچینە مەکتەبێ چون تەماشا دەکەن 30 زەلامەوە دانیشتین ئەوە لە باوەشیان کردم
گوتیانەوەکەی نشتی وا بووە کوشتی وا بوو گوت مامۆستا ئەوانە پێویستیان بە خوێندەواریە خۆشیان ئیستعدادیان هەیە بەڕووی ئەمنیان ناچار کردێ دەرسیان پێ بدەم دووبارە تۆقییان لەگە کردمەوە یعنی ئەهلی گۆمەشینی بەڕاستی ئێستا تقریبا 100 خوندەوارن دەستخۆش کاکازی دێمەکەم بەڕێزت لە دوا پێیت چ دەبیتن چ قسەیەک دەکەن من خۆم بە هاوتەمەن و بە خزمەتکاری ئەوان دەزانم و سوپاس بۆ ئێوەش زۆر سوپاسان دەکەم مامۆستایان زۆر بەخێربێن شەوەکە و بەرنمەکەتان جوانتر کرد سوپاسی ئێوەش شتێکمان بیر بێ بڵێ لە کۆن لە سەردەمی پاشایەتی بۆ ئەوەی مامۆستا و قوتابی لە وشەیە ڕزگار بن کە پێیان دەگوترا سەرکۆت مەلیک فەیسەڵ دەچێتە ئیتالیا و ئەو کڵاوە جوانە دەبینێت سیدار لەگەڵ خۆی دەهێنێتەوە بە فەرمانێکی پاشایەتی ئەم کڵاوە دەبێتە کڵاوی زانست و فێرکردن گەورە پیاوانی زانست و فێرکردن بە پێی ئەودی کۆمنتانەی لای ئێمە هەیە ئەم کڵاوایان خستۆتە سەر تاوەکو نزیکەی 60ەکان ئەم کڵاوە مابوو دواتر وەکو ئەتەکێتێک نەما بۆیە پێم خۆش بۆ ئەم کڵاوەش پیشان دەین و ئەگەر جەنابەت حەز بکەی بخەیتە سەرت مامۆستا جەنابەت حەز دەکەیت تاقی بکەیتەوە فەرموو وەکو ئەتەکێتێکی ئیداری زۆر جوان کە لەو سەردەما کڵاوی زانست و فێرکردنیان پێگوتیە سیدار ئێستاش ئێمە لە مۆزەخانە هەموو ساڵێک کۆتا هەفتەی ساڵ یادی ئەو سیدارە دەکەینەوە بە خۆشحاڵی دەستخۆش بینەرانی عزیز سوپاسی ئێوەش دەکەین بەو سیدارەوە قسەیەکی لە دوا پێی قسەیەکی شافەیسەڵ سێیەم پادشای شانشینی عەرەبی سعودی دەڵێن کە گوتبووی گەر پادشانە بام ئارەزوم دەکرد ببم بە مامۆستا هەر شاد بن